ڕێکخراوی نێودەوڵەتی قاوە لە ساڵی 2014ەوە بڕیاریاننا کە یەکیدا بکەنە ڕۆژی جیهانی قاوە بۆ بڵاوکردنەوەی زیاتر وعی زیاتر بۆ خەڵک بۆ قاوە و بۆ ئیسفادەکانی قاوە زیاتر بگەێنە خەڵک. ئێمەش هەدەفەکەمان ئەوەیە کە لەگەڵ ئەو بۆنەیەدا ئیڤنتێکی لەم شێوە ڕێک بخەین. یادکردنەوەی ڕۆژی جیهانی قاوەیە. ئێمە باشمان زانی لەم ڕۆژەیە ئەو کەسانی کە ئاشنای قاوە خواردنەوەن ینی هیوایەتیان ئەوە قاوە خواردنەوەیە لەم ڕۆژەدا لەگەڵ میوزیکە لەگەڵ گۆرانیە بتوانن تێکەڵکێشی ڕۆژەکە بکەن. همی ترکی ننکه حالیان محفیر کو ایرانی جتاین ترکی جتاین بس موکت همینا ترکی ننکه وارب کنه که حالیان بعد 3 سال عالم خير عالم تیا صاده و تشتاق خفيف ارزان و بخوشی خفیف براکنو دانانه خوشتره بواناجی یه مناسبه جی حالیان گله که مناسبه براکنو دانانه جی خوشه و یه جانه جی تازه ساده اثر همی رنگات تشتاده. افساره سالت برینو که موکیته که هاتی بنی مطاد برا بتنو که خلق وید بدن اگه دیجی که تن موکیت محفیر موکیت استیری تن محفیر عالم گلگت بدن موکیت ساده دانن و محفیر دان نسد. ئەمڕۆ دوم هەڵمەتی ژینگە پارێزیمان لە سنووری ناحیەی هەریر بە ئامادەبوونی سەرجەم فەرمانگەکانی سنووری ناحیەکەمان ئەنجامدان دەرەنجام زیاتر لە 10 تۆن زبل و خاشاک کۆکراوە ئەمەش دەمانگەیەنێتە دەرەنجام و هۆکارێک بەوەی کە چاودێری زیاتری کۆمپانیای بڕیاریشمان داوە بەو سروشتەی کە بینیمانە لەمە دووە مانگانە و بە بەردەوامی لە کۆتایی هەموو مانگێک هەڵمەتێکی بەم شێوەیە ئەنجام بدەین و بتوانین فەرهەنگی ژینگە پارێزی و پاکپارێزی بنەجێ بکەین. پێکەوە هەڵمەتێکیان دەگە بکەین و ئەوەی زیاتر گرنگی بە ژینگە بدەین پاک و خاوێنی لە منتیقەی زیاتر ڕەچاو بکەین و هەروەها ڕێنمایی خەڵکەکەش بکەین زیاتر ئەگەر هاوکاریشمان نەبن لە هەڵکردنەوەی خۆڵ و خاشاک بەڵام هاوکارمان بن لە پیسنەکردنی ئەو ژینگەیە ئەو دام و دەستگایانە چونکە کاریگەری زۆر دەبیتن بۆیە داوا دەکەین هەمویان ڕەچاوی ئەوەی بکەین با ڕێز لەو خاکەی بگرین لەو ژینگەی بگرین.